سڵاو ئازیزان و خۆشەویستان، پرسیارێک کە زۆر جار پێم کراوە و بەردەوام دووبارە ئەبێتەوە، ئەویش ئەوەیە چۆن ئەتوانم ببم بە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. بەڕێزان، هەوڵێم لەم کورتە ڤیدیۆیەتە وەڵامێکی گونجاو بدەمەوە کە هاوکارتان بێت. سەرەتا کە ئەوترێ گەشەپێدانی مرۆیی، گەشەپێدانی مرۆیی واتە پەرەپێدانی توانای گەلان، باشکردنی ژیانی گەلان لە ڕووی ئابووری، خوێندن واتە پەروەردە، بە تایبەتی پەروەردەی فەرمی و هەروەها باری تەندروستی. واتە کاتێک ئێمە ئەڵێن گەشەپێدانی مرۆیی واتە ژیانی مرۆڤەکان باش بکەین، واتە ژیانیان باشتر ببێ. ئەمەش بە لایەنی تەندروستی و پەروەردە و باری دارایی باشە بێت. واتە ئەوەی کە ئێمە پێڵین گەشەپێدانی مرۆیی، ئەمە گەشەپێدانی کەسیە. بۆیە باش وایە ئێمەش لە مودوا بڵین گەشەپێدانی کەسی، بڵین گەشەپێدانی خود، نەک بڵین گەشەپێدانی مرۆیی. جا گەشەپێدانی خود ئێستاکە کتێبێکی زۆر هەیە کە باز لە گەشەپێدانی خود ئەکا کە پێیان ئەوترێ سێلف هێڵپ، کە ئەمڕۆ لە جیهانە خەڵکانێکی زۆر بە گرنگی لێ ئەڕوانن، چونکە هەر کەسێک کە بەدەم ئەم بابەتەوە ئەچێ بە دڵنیایی ژیانی خۆی باشترەکە، چ لە ڕووی دارایی بێت، چ لە ڕووی دەرونیەوە بێت، چ لە ڕووی پیشەییەوە بێ. و بەڕاستی ئەرکی سەرشانی هەر هەمومانە کە هەوڵ بین کەسێکی باشتر بین، ژیانێکی باشترمان هەبێ و بتوانین خزمەتێکی باشتر بە خۆمان و خێزان و کۆمەلگامان بکەین. بەڕێزان، ئەمە ئامانجێکی پیرۆزە کە مرۆڤ بیەوێ ببێ بە ڕاهێنەر، واتە هاوکاری خەڵک بکە کە گەشە با بەخۆی. ئەمە دیارە کارێکی گەورە و گرانە، کارێکی زۆر پیرۆزە. بۆیە من ئەمێ وەڵامی ئەوە بەمەوە کە ڕاهێنەر کێیە، ڕاهێنەر کاری چییە. لە ڕاستیە ڕاهێنەر کاری گەیاندنی ئەزمون و زانیاری و شارەزایی و لێهاتوویەکانیەتی بە خەڵکی، بەو کەسەی کە پێی ئەوترێ ڕاهێنراو، کە بەشداری بۆ نمونە دانیشتنێکی تایبەتی ڕاهێنان یان وەرکشۆپێک یان کۆرسێک ئەکات. بۆیە پێویستە ڕاهێنەر ئەو کەسە بێ کە شارەزا بێ، خاوەنی لێهاتوویی بێ، خاوەنی ئەزمون بێت. و کەواتە ئەگەر ئەتەوێ ببی بە ڕاهێنەر، تۆ مەرج نییە لە هەموو بوارەکانە شارەزابی. تۆ پێویستە لە بوارێکە، لە جۆرە چالاکیەکە، لە جۆرە زانیاریەکە زۆر لێهاتووبی تاوەکو بتوانی ئەو کەسانی کە پێویستیان بەو جۆرە زانیاری و لێهاتوویە هەیە بێنە بەردەستت و سوودی لێوەرگرن، لە جیاتیوی کاتێکی زۆر بەزایابن لە تۆ لە ماوەیەکی کەمە ئەو ئەزمون و ئەو شارەزایی و ئەو زانیاریانە وەرگرن. کەواتە گەنجی خۆشەویست، ئێوە کەسێک کە ئەتەوێ ڕۆژێک ببی بەڕاهێنە، ڕۆژێ بتوانی یارمەتی خەڵک بێ، ڕۆژێ خەڵک پەروەردە بکەی، پێویستە سەرەتا کار لەسەر خۆت بکەی. ئەمەش تۆ پێویستە زۆر بخوێنیتەوە، تۆ پێویستە بەشداری خولی جۆرا و جۆر بکەی، تۆ پێویستە توانەکانی خۆت پەرە بێ، پاشان لە بوارێکە تۆ جیاواز بی. واتە ئەگەر مەرج نییە بوارەکە تەنها بواری دەرونی بێ یا بواری کارگێڕی بێ، هەر کارێک کە تۆ بتوانین شارەزاییکی باشت هەبێتیایە، وەکو با بڵین تەنانەت چاکردنەوەی مۆبایل. ئەگەر تۆ لەم بوارە زۆر شارەزای، تۆ ئەتوانی کۆرس بکەیتەوە و ڕاهێنان بە خەڵک بکەیت کە چۆن خێرا مۆبایل چاکەنەوە. جا ئەمە مەرج نییە تەنها بواری پەرەپێدانی خود بێ، ئەکرێ بۆ پەرەپێدانی کار بێت و تۆ یارمەتی خەڵک بی لە پیشەکانیانە سەرکەوتوو بن. ئەویش کاتێک خەڵک ئامادەی ئەوە بکە کە تۆ پێویستە لەوان شارەزاتر و لەوان لێهاتووتر بی و تۆ کارت لەسەر ئەمە کرد بێ. بۆیە ئێستاکە خەڵکانێکی زۆر هەن ئارەزویان ئەوەی ببنە ڕاهێنەر، بەڵام بەڕێزان ڕاهێنەر بەو شێوازە نابێت. کەسێک حەزکا ببێ بە ڕاهێنەر و پاشان بڕوا خولی تیئۆتی ببینێ و بزانێت چۆن قسەکە بۆ خەڵک، چۆن تەدریب بە خەڵکەکە، پاشان بێت بگەڕێ بۆ شارەزایی و بۆ زانستێکی دیاری کرا و بۆ ئەوەی دەورەیەکی تیا بڵێتەوە. خۆی پێچەوانەکەی ڕاستە. تۆ پێویستە یەکەم جار لە بوارێکە ڕۆبچی شارەزا ببی، دوای ئەوە
بیر لەوە بکەیتەوە ببی بە ڕاهێنەر لەو بوارە ئەو کاتۆ بڕۆی بەشداری خولی تایبەت بۆ نمونە TOT بکەی واتە Training of Trainers ڕاهێنانی ڕاهێنەران هەتاوەکو تۆ ئەو شارەزایی کە بەدەست هێناوە ئەو ئەزمونی کە هەتا بزانی کە چۆن بیگەینی. بەڵام ئێستاکە بەداخەوە لە کوردستان حاڵەتێکی پێچەوانە زۆر بە ئاشکرا دیارە کە هیوادارم ئەم ڤیدیۆی من کاریگەری هەبێت و گەنجی ئازیز و خۆشەویست و خوێن گەرمی ئێمە یەکەم جار بڕوا خۆی پێ بگەێنێ پاشان خۆی بکاتە ڕاهێنەر. واتە ئێستاکە لە کوردستان ئەم حاڵەتە هەیە کەسێک دوای ئەوەی کە حەزەکات ڕاهێنەر بێ حەزەکە ڕاهێنان بە خەڵک بە حەزەکە بابەت پێشکەش بکە ئەچێ خۆی پێگەێنێ بۆی بتوانێت قسە بکە بۆ خەڵک بۆی بتوانێت ڕاهێنان بە خەڵک بکە تەکنیکەکانی ڕاهێنان و فێرکردن بەکاربێنێ دوای ئەوە بڕوانامێکی TOT بەدەست بێنێ دوایی بڵێ من ڕاهێنەرم اینجا بیر لەوە بکاتەوە کە بڕوا بۆ بابەتێک کە بابەتێکی دیاریکرا و بکا بە کۆرسێکی خۆی و ئەو کاتە تووشی چییە بێ ئەو کاتە ئەڕوام بۆ نمونە هەموو زانیاریەکانی لێ کتێبەوە وەرەگرێ یا لە یەک دوو کتێب یان ئەچێت بەشداری خولێگەکات و بابەتی ئەو ڕاهێنەرەکەی تر ئەدزێ و بەو شێوازە خۆی کاتە ڕاهێنەر کە ئەمە شتێکە پێ ئەوترێ تەزویر پێوترە فەیک واتە ئەمە شتێکی ڕاست نییە. ڕاستەکە ئەوەیە کە ئەو گەنجە خۆشەویستە ئەو گەنجە خوێنگەرمە بڕوا خۆی پێ بگەێنێ لە بوارێکە سەرکەوتنی باش بەدەست بهێنێ و لە ژیانی خۆیان مەرجە لە ژیانی خۆیان ڕنگ باتەوە. واتە کاتێک کە تۆ ئەتەوێ بە خەڵک بڵێ چۆن ئەگەی بە ئاسوودەی و ئارامی ئەبێ خۆت ئاسوودە و ئارامی. کاتێککە بە خەڵک ئەڵێ وەرن من واتان لێ یەکەم یادگەیەکی باشترتان هەبێ پێویستە تۆ خۆت یادگەیەکی باشت هەبێ. بۆیە هەمیشە مەرجنی ئەو شتی کە ئەیزانی تۆ لەو بوارە شاببی بەڕاهێنەر. من هەندێک بوار هەیە کە ساڵانێکی زۆر خوێندومەتەوە و بەدوایە چووم شتیشی لێ ئەزانم بەڵام هەرگیز ئامادەنیم نە سیمینارێکی لەسەر پێشکەشکەم نە کۆرسێک چونکە من ئەو بابەتە کاتێک قەرارە بیکەم بە کۆرس کە من خۆم لە ژیانی خۆمان جێبەجێ بکەم سوودی لێوەربگرم و بە دڵنیایی ئەزمموی خۆم بگەێنم. ئەگەر نا تەنها زانیاریەکە نەقڵکەی ئەوە خەڵک مەجبور نییە بێگوێ لە تۆ بگرێ ئەچێت لە شوێنەکانی کەوە سەرچاوی زانیاری هەیە و دەستی ئەکەوێت. و خاڵێکە زۆر زۆر گرنگە لە مەسەلەی ڕاهێنانە ئەخلاقی پیشەیە چونکە ڕاهێنەر ئەو کەسەیە کە خەڵک ڕاهێنێ لەسەر زانیاری لەسەر معریفە لەسەر لێهاتووی چۆن ئەکرێ ئەم کەسە ڕەچاوی بنەماکانی ئەخلاقی پیشەیی نەکات. واتە پێویستە ڕاهێنەر هاوکات پیشەگەر بێ و کاری ڕاهێنانەکەی هێندە لا پیرۆز بێ کە بەپی بنەمای ئەخلاقی پیشەیی کار بکات. کاتێک کە تۆ زانیاری لە خەڵک بدزی خۆت بکەی بەڕاهێنەر، کاتێک کە تۆ بە خەڵک بڵێ وا بە خۆت وانەبیت، کاتێک بە خەڵک بڵێ بەم شێوازە سەرکەوتووە بی بەڵام خۆت سەرکەوتوو نەبی، کاتێک بە خەڵک بڵێ وا نمرەی بەرز بەدەستێنی بەڵام تۆ لە ژیان تا نمرەی بەرزی بەدەست نەهێنا بێ، ئەمە ناکرێەوە بە دڵنیایی زیانی زۆر زۆر زیاترە. مەرجنیە تو ئەمڕۆ کۆمەڵە کتێبە خوێنیتەوە شارەزایە پێیاکی ئیتر ئەم شارەزایانە ڕاستە خۆمادەم ئەزانی بیگەێنی ئیتر بیگەێنی تۆ پێویستە یەکەم جار ئەمان لە خۆتا ڕنگ باتەوە وەکوتم پێویستە ڕەچاوی بنەمای ئەخلاقی پیشەیی بکەی کە بە هیچ شێوەیە شتەکانت فەیک نەبێ درۆ نەبێ ئەوە نەبێت دزی بێتت لەم لاو لەولا بەڵکو شتانە بێت لە ناخی خۆتەوە بێ لە ئەزمون و شارەزایی خۆتەوە بێتە دەر. و ئێستاکە کە خولی TOT ساڵانێکە کە لە کوردستان بە شێوازێکی زۆر ئەکرێتەوە من ئەمەوێ ئەو بۆ چوونە ڕاست کەمەوە کە TOT بڕوانامەیەکە کە تۆ ئەتوانی کاری ڕاهێنەری بکەیت نەک ئەوەی تۆ ئیتر ڕاهێنەری چونکە وەکو ئەوە وایە کە تۆ مۆڵەتی شۆفێری وەرگری مەرج نییە تۆ مۆڵەتی شۆفێری وەرگری ئیتر بڵێ وەڵام من شۆفێرم لەوچێت تۆ سیارت نەبێ لەوچێت تۆ سیارە لێ نەخوڕی بۆیە ئەفێرێکی تازەکار بیت نابێ بە خۆت بڵێ من شۆفێرێکی زۆر زۆر بۆ نمونە نێودەوڵەتیم لەبەرچی لەبەرەوەی وەڵا ئەو بڕوانامی کە تۆ هەتە بڕوانامەکە هی دەستگایەکی نێودەوڵەتی نەخێر بۆ شێوازە تۆ نابی بە ڕاهێنەری نێودەوڵەتی ڕاهێنەری نێودەوڵەتی ئەو کەسەیەکە لەم وەزارەتی ئەم وڵات ئەچێ بۆ ئەو وڵات لەم دەستگا ئەچێ بۆ ئەو دەستگا بەم زمان بەو زمان لە چەندین وڵاتی جیاوازە کاری ڕاهێنەرایەتی ئەکا و خەڵک پەروەردە ئەکا و زانیاری و شارەزایەکانی خۆی ئەگەێنێت بەمە ئەوترێ ڕاهێنەری نێودەوڵەتی.
بۆیە هەندێک چەمک هەیە زۆر بە هەڵە بەکارهێنرێەوە بە دڵنیایی خەڵکانێک هەن ئێستاکە کە ئەوە ئەبینن لەبری ئەوەی بڵێن ئەم کارە بەم شێوازە هەڵەیە و ئەزانێ ئەمە گەشەپێدانی کەسی یان گەشەپێدانی مرۆیی هەمووی ئاوایە. بەڕێزان خودی گەشەپێدانی مرۆیی یان گەشەپێدانی کەسی لەسەر بنەمای زانستیە و بەدڵنیایی لە بواری کارگێڕیە لە بواری بەڕێوەبردنە بەشی بەڕێوەبردنی سەرچاوە مرۆییەکان هەیە کە ئێستاکە لە زۆربەی زانکۆ پێشکەوتوەکانی دنیا بە گرنگی کاری تیاکەن و چەندین توێژینەوەی گرنگ هەیە لە بواری پەرەپێدانی کەسی و ڕاهێنانە کە ئەکاتە بەشێک لە HR واتە Human Resource. جا هەموو کۆمپانیایەک هەموو دەستگایەک هەموو حکوومەتێک بۆ بەڕێوەبردننی دام و دەستگاکانی پێویستی بە پەرەدان هەیە بە سەرچاوەی مرۆیی چونکە شتێکمان هەیە بە ناوی competitive advantage واتە میزە تەنافوسیە. ئەگەر بیکەین بە کوردی ئەتوانین بڵێن جیاکاری کێبڕکێی یان کێبڕکی جیاکاری. تۆ کاتێک کێبڕکێەکەی کۆمپانیاک لەگەڵ کۆمپانیایەکی ترا پێویستە جیاوازیەک هەبێت جیاکەرەوەیەک هەبێ وای کردبێ کە ئەم کۆمپانیایە خەڵک بەرهەمەکانی ئەم بەکاربهێنێت یا خزمەت گوزارەکانی ئەم بەکاربێنن نەچێ بۆ ئەوی تر بۆ چکە جیاوازیەک هەیە و ئەو جیاوازیە ئەو کۆمپانیای کێبڕکی پێکە وەکو ئەو مادەی کە کۆکاکۆلا لە بیپسەکانیە بەکاریهێنێ کە ئامادە نیە بە خەڵک بڵێ کە من چیتی ئەەکەم و چۆن دروستی ئەەکەم و ئەمە وا ئەکا کە کێبڕکێ بکە لە ئاستێکی گەورە. جا ئێستاکە سەلمێنراوە کە competitive advantage واتە جیاکاری کێبڕکێ بەهۆی سەرچاوی مرۆییەوە دروستە بێت. واتە کاتێکە کۆمپانیایە کۆمەڵی خەڵکی زۆر شارەزا و لێهات و کاریتیا ئەکەن ئەم جیاکاریە دروستەکەن. بۆیە بۆ ئەوەی ئەم جیاکاریە کێبڕکێیە دروست ببێ و سەرکەوتوتر بێ دەستگایەک لە چاو دەستگاکانی ترا پێویستە گرنگی بە سەرچاوی مرۆیی بە. گرنگیدان بە سەرچاوی مرۆیی ئەوەیە کە تو خەڵکی لێهاتوو دابمەزرێنی و هەروەها ئەم خەڵکانە پێویستیان بە ڕاهێنان هەیە تاوەکو ئەو کارە جێبەجێ بکەن کە کۆمپانیاکە یان دەستگاکە ئەیەوێت و ئەمەش بە ڕاهێنان ئەکرێ. واتە ڕاهێنان ئەمەیە. بەڵام ئەگەر کەسێک ڕاهێنانی بە شێوازێکی هەڵە بەکارهێنا ئەوە کەسەکە هەڵەیە نەک خودی بوارەکە و بابەتەکە، چونکە هەموو دنیا ئەمڕۆ گرنگیشی زۆری پێێن و بودجەیەکی زۆر بۆ ڕاهێنان سەرفەکرێ و حەقی خۆشێتی. بەڵام بەداخەوە کۆمەڵە دەستگا و ڕێکخراو تەنهایان بە خەڵکەڵێن تۆ وەرە ئەوەنە ڕۆژ ئێمە تۆکین بەڕاهێنەر ئەوان ئەتوان بڕوانامێ بە تۆ بن بەڵام ئەوە خۆتی ئەتوانی ببی بەڕاهێنەر. ئەوە تواناکانتە ئەتوانێ ئەوە متمانەی فێرخوازەکانتە ئەتوانێت درێژە با بە ژیانی تۆ وەکو ڕاهێنەرێک. هیوادارم هەر کەسێک کە ئەوێ ڕۆژێ ڕاهێنەر بێ خۆی ڕاهێنانی باش بکە، خۆی بەردەوام بخوێنێتەوە، خۆی بەردەوام پێ بگەێنێ و هەوڵ با بڕوانامەی بەرز بەدەست بهێنێ، هەوڵ با شارەزایەکی باشی جاکاری بەدەست بهێنێ کە بتوانین هەمومان بە خۆشحاڵیەوە بچین لە بەردەستیا دانیشین. گرنگ نییە ئەو کەسە تەمەنی چەنە، ئەکرێ گەنجێک تەمەنیشی کەم بێ بۆ نمونە لە سەرەتای بیستەکانیا بێت بەڵام لە بوارێکە زۆر شارەزا و کارامە بێ بتوانێت ئەم کارامەیی خۆی بگەێنێ و بە دڵنیایی هەمومان بە شانازیشەوە ئەتوانین لە بەردەستیادا بنیشین و ئامادەین پارێکی زۆریش بین ئەو شتە بەدەست بهێنین کە ئێستاکە پێویستمان پێێتی. و خاڵێکی تر لە مەسەلەی ڕاهێنان بابەتی نرخی خول و دەورەکانە. بەڕێزان ئەمە وەکو هەموو شتێکی تر وایە، واتە چەندین بەرهەم لەو بازاڕا هەیە ئەکرێ بەرهەمێ باشتر بێت لە بەرهەمێکی تر، نرخیش جیاوازە، مەرجیش نییە هەر شتێک زۆر بە نرخ بوو باشتر بێت لە شتێکی تر. و ڕاهێنەریش مافی خۆیەتی چونکە ئێستاکە ئەکرێ کۆمپانیای کەسێ وەکو ڕاهێنەردا بمەزرێنێ و بەردەوام ئەو کەسە ڕاهێنان بە کارمەندەکانی بکاوە لەو ڕێەوە پارێکی بۆ بڕناوە و ئەکرێ کەسێک شارەزایی و لێهاتوویەکانی خۆی بازارسازی بۆ بکاوە هەر کەسێ پێویستی پێێتی بڕوا بەشداری خولەکانی بکات. و مەسەلەی نرخ
واتە هەموو کارێکی تریش هەروایە کاری مامۆستایەتی زۆر پیرۆزە، خەڵک پێگەیاندن زۆر پیرۆزە، جایتە بەرامبەری هەبێ و نەیبێ. ئێمە ناتوان قسە لە مامۆستاکەمان وەرنەگرین لەبەرەوەی کە مەعاش وەرەگرێت. ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە، بەدڵنیایی منافەسەش دروستە بێ و خەڵکانێکی زۆر بانگەشی ئەوەکەن ئەوان ئەتوان بە باشترین شێوە تۆ فێر بکەن و ئەوە توی دوجار بڕیارەی کە پارە لەو شتانە سەرفکی. بەڵام ئەگەر کۆمەلگاکە پێشکەوتوتر بێ، بە دڵنیایی ئامادەی پارەی زۆرتر بە بۆ بواری ڕاهێنان و فێرکردن. واتە ئێستاکە خولێکی ئۆنلاین کە ئەکرێت چەند سەعاتێکی کەم بێت لە کۆرسێرا یا لە یودێمی ئەکرێ بە چەند $100 بێت. بەڵام هاوکات ئەگەر تۆ هۆڵێ بگری لە سلێمانی باشترین ڕاهێنەر بهێنی و هەمان پارە وەرگری لەوەچێ لە خەڵک لە کوردستانە بەلایە ئەو پارەیە زۆر بێ. ئەمە نیشانەی ئەوەیە خەڵکەکە زۆر پێویستی بەو زانیاریە نییە، بۆی ئامادەش نییە پارەی بۆ سەرفکە. واتە زانیاریەکە بۆ ژیانی ئەو هێندە لەوەچێ سوود نەگەێنێ کە ئەو ئامادە ببێ پارەیەکی باش لەو بوارە سەرف بکات. ئەمە پەیوەندی بە ژیان و پەیوەندی بە بیرکردنەوەی خەڵکەوە هەیە. ئێستاکە لە کوردستان ئەتوانین بڵین خەڵکانێکی زۆر ئامادەبوون پارەیەکی زۆر بن کە تاقمێ قەنەفە بکڕن بۆ ماڵەکانیان. واتە تاقمێ قەنەفە بە $4,000 $3,000 $5,000 بگرە زیاتریش. خەڵک ئامادە بۆ پارەی پێ بە، بەڵام ئامادە نەبووە بۆ فێربوون یان بۆ پەرەدان بە تواناکانی خۆی $100 سەرف بکە. ئەمە بریتیە لە ئاستی معریفی ئەم کەسە و پێویستبوونی معریفەکە بۆ ئەو. هیوام وایە ئەم وەڵامەم جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت و سوود بگەێنێ بە هەموو ئەو دەستگایانی ئەیانەوێت لە بواری ڕاهێنان کار بکەن و هەموو ئەو ئازیزانی کە ئەیانەوێت لە بواری ڕاهێنانی گەشە پێدانی کەسیە کار بکەن. هیوای بەختەوەریتان بۆ خوازم. هەر شاد و سەرکەوتوو بن.